بەهۆی داخستنی بازار و مۆڵ و شوێنە گشتەکان بەهۆی بڵاوبوونە و تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆناوە، هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە گشتی و چینی هەژار و کەم دەرامەت و بێباوکان و کەمەندامان بە تایبەتی با دۆخێکی سەختی دارایی خراپدا ژیان دەگوزارێنن. لەو میانێشدا دەستگای خێرخوازی بەخشین وەک پیشەی هەمیشەییان و وەک فریادڕەسی خەڵکانی هەژار و کەم دەرامەت و منداڵانی بێباوک لە سنووری ناحیەی شۆڕشی سەربەقەزای چەمچەماڵ هەستا بە دابەشکردنی هاوکاری لە جۆری خۆراک بەسەر 400 خانەوادەی سنووری ناحیەکەدا. ماڕ ئەو بسلمانانە ئاوا بێوە ئەو خێرخوازیانە ئەبدەنە ئەم فەقیر و هەژارانە ها لە ماڵەوە من پیاوەکەم ها لەبان قەریۆرە و 4 مناڵم هەیە. خی گەورە ڕحم لەو بسلمانانە کە لەم بەلای کرۆنە و ئەم نەخۆشیە لایەندا لەگەل ئێوەیە لەگەل هەموو بسلمانیەکە لەگەل فەقیر و هەژارەوە ها لە ڕێوبان لە ڕێگایە لە شوێنێکە ئێستا داماوە لە هەموو شوێنێک داوای یارمەتی لەو بسلمانانە ئەەکەم یارمەتی فەقیر و هەژار بدە. وڵا بۆ ئێمە زۆر پێویستەی ماڵتانەوە بخوای گەنوتان زۆرکە خێری خێرخوازان بنووسێت ئیتر زۆر مەمنونی سپاس بۆ ئێوە وڵای کەزی وڵای وەعزما بڵێ خراپە مناڵ حەوتاتی وتە باوکی حوتت بەخێر ناکرێ حەوتمان وڵان لە خێرخوازان داوامان ئەوەیە ئیتر نمونەیە زۆر بە زیاتر یارمەتیمان بدەن و بەخوایترەوان نەبێ خوای یەکەم خوا دووەم ئەوە یارمەتیەکە زوانیە ئارە ماڵیان ئەوە بێخوا وڵای ئیتر خوای گەورە هەر سەرکەوتویان کە قەت لە هەلاشیان ساغ بێ نمونەیان زۆر بێت سخوای گەورە سەزاویان بداتێ. بەرپرسی نووسینگەی شۆڕشی دەستگای خێرخوازی بەخشینی شوێڕای سوپاس و دەستخۆشی بۆ خێرخوازان و سەرمایەداران داواکاری هاوکاری زیاتری دەستگاکەیان بکەن بۆ ئەوەی بتوانن هاوکاری زیاتری خەڵکانی هەژار و کەم دەرامەت و منداڵانی بێباوکی سنوورەکەیان بکەن. بەو پێی لە ناحیەکەیاندا خەڵکانێکی زۆر لە کەسوکاریان فالکراوان و شەهیدان بوونیان هەیە. خی گەورە پاداشی سەرمایەداران داتەوە ئەگەر ئێمە ئەوان نەبێ ئێمە ناتوانیت هیچ ئیشێ بکەین لەبەرەوە خەڵکی ئەم سنووری ئێمە زۆر کەم کەسێک کە سەرمایەکی هەبێ ینی دیاری بە زۆر کەمە لەبەرەوە داهاتی نییە ئێمەش داوا لە دەوڵەمەندانی شارەکان ترەکەین لە دەروی وڵاتەکەین ینی شۆڕش پێویستی زۆر بە کەسی خێرخوازە بێ یارمەتیم سنوورە بدە ئەم سنوورە خەڵکی هەژانشی زۆرە ینی بەڕێ خراوێک و دوانوسیان بە 600 دانێ و باسانی هەموو ماڵەکان ناتوان هەژارەکان دەستمان پێ بگە. دەستگای خێرخوازی بەخشین لە هەفتەی ئەم مانگەدا کەمپینێکی هاوکاری بۆ خەڵکانی هەژار و کەم دەرامەت و منداڵانی بێباوک و چینی کەمەندامان لەسەر ئاستی هەرێمی کوردستان ڕاگەیاند. تا ئێستش کەمپینەکە هاوکاری گەیاندووەتە نزیکەی 4000 خێزان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی. بڕیاریشە کەمپینەکە لە ڕۆژانی داهاتوودا بە هاوکاری خێرخوازان و سەرمایەداران بەردەوامی هەبێت. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی شۆڕش.